بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها. برابر رزقان بردوام لسر تفسير قرآن ولسر تفسير كردني سورة آل عمران بتايبتي گەیشتوینەتە ئاەتی 176. ئینشاءڵڵا ئەمڕۆ لە ئاەتی 176 تاوەکو 180 ئینشاءڵڵا تەفسیرەکەن بە ئیزنی خوای پەروەردگار. با مامۆستا سۆران بیخوێنێتەوە بۆمان. ولا يحزنك الذين يسارعون في الكفر إنهم لن يضروا الله شيئا يريد الله ألا يجعل لهم حظا في الآخرة ولهم عذاب عظيم. إن الذين اشتروا الكفر بالإيمان لن يضروا الله شيئا ولهم عذاب أليم. ولا يحسبن الذين كفروا أنما نملي لهم خير لأنفسهم إنما نملي لهم ليزدادوا إثما ولهم عذاب مهين. ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب، وما كان الله ليطلعكم على الغيب ولكن الله يجتبي من رسله من يشاء. فآمنوا بالله ورسله وإن تؤمنوا وتتقوا فلكم أجر عظيم. ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم، بل هو شر لهم، سيطوقون ما بخلوا به يوم القيامة، ولله ميراث السماوات والأرض والله بما تعملون خبير. بارك الله فيكم. خواهي قولاها فاداشتي خير الداتون ومسيين. ولا يحزنك الذين يسارعون في الكفر. طبعا أنبرق آياتش هرد الضانوي في غمرة صلى الله عليه وسلم ولا بري خفتكاني في غمرة دواي غزاي أحد. خلقانك هي كافر، خلقانك هي نها تونة الناو ديني إسلام ولا سر كفري خوان ماون يان أهلي كتابا يان مشركا. أما باسي أو وضعي في وضعاكا كفي غمرت يا أبو المدينة أو ديار واضحا. خلقانك شيء بونة مسلمان وهاتونة ناو ديني إسلام أو إيمانك الريكو بيك يعني هنا خاوني عقيديك باك تسليمي خواو بيغمرك يبون. خلقانك شيء لو بينا يشتا دو ضلن هيا أنا يشتا يقيني ودروس نبوه خوي باكا خوي كسيكي خراب نية بلام يقيني ودروس نبوه لو لهينايا أو لا سيودوايا تايك لاي كاتو بيتو لا إيمان. بلام خلقانك هي براسي يسارعون في الكفر. براسي يعني بلايانا بولاي كفر اگر چی دریشی ناخن حزی لیکن بهمو هول کوششك هول ادن باركه برلاي كفرا بخن حزكن كافران سركون حزكن پیغمبر خواه صلى الله عليه وسلم ومسلمانان جير كون جا خواه تعالى باسي اوانا كان فرمي اي پیغمبر خواه طبعا اوانا پیغمبر خواه انزور بطاقتك سيما لجياني خوش معنا قلت ماشا كان هذيك كل بواري إشي خويا أبينيت بتشاي خوي منافقة بينيت بتايبت أو منافقاني كحزيان لدين نية حزيان لخوا وبيغمري خوانية حزيان لمسلمانان نية لو جورا كسانة زورا
يعني كجياني ئێمەشیان طال کردووە بەڕاستی تۆیان غەمبار کردووە خوای تعالی بە پێغەمبەر فەرمێت و هەروەها ئەوە بۆ ئێمەشە فەرمێ ولا يحزنك الذين يسارعون في الكفر با ئەوانەی کە پەلا ئەکەن بۆ کوفر و بێباوەڕی بێتاقەتت نەکەن با بێتاقەتت نەکەن إنهم لن يضروا الله شيئا بێگومان ئەوانە هەرگیز زیان بەخوا ناگەێنن دڵنیا بە زیان بەخوا ناگەێن بەڵامی تر زیان بەخۆیان ناگەێنن يريد الله ألا يجعل لهم حظا في الآخرة خوای تعالی ئەیەوێ بێبەشیان کە لە ڕۆژی قیامەت بۆیە خوای تعالی مۆڵەتیانی داوە مۆڵەت یعنی مهلت بۆیە خوای تعالی يمهل الكافرين تاوەکو هیچ عذرێکیان نەمێنێ هیچ بیانوویەکیان نەمێنێ لە ڕۆژی قیامەتە نەڵێن خوایە مەجالت نەداین بیرکەینەوە تاوەکو هیچ بیانوویەکیان بەدەست نەمێنێ و هیچ بەشێکیان نەمێنێ لە بەشی خێر لە ڕۆژی قیامەت طبعا پشکی خراپەیان هەر هەیە بەس پشکی خێر بۆی پشکی خێریان بەرنەکەوێت پشکی شەڕ ئەوان بە کاملی بۆیە ئەوانە إن شاء الله تعالى ولهم عذاب عظيم بەڕاستی سزایەکی زۆر گەورە چاوەڕوانیانە ئەوە ئاەتی 176 پاشان خوای تعالی فەرمێ إن الذين اشتروا الكفر بالإيمان لن يضروا الله شيئا ولهم عذاب أليم خەڵکانێکی تر هەن هەنگاوێکی زیاتریان نا سبحان الله خەڵکانێکان کوفر بە ئیمان ئەگۆڕنەوە کوفر ئەکڕن بە ئیمان يعني خەڵکانێکان يعني كفر ئەکڕن کوفر ئیمانە فرۆشن دەسەیر کە يعني وەک ئەوە وایە ئاڵتون بگۆڕیتەوە بە پشقل وەک ئەوە وایە ئاڵتون بگۆڕیتەوە بە زبڵ بە پاشەڕۆی حیوانێکیش کە پاشەڕۆکەی هیچ سوودێکی نەبێ يعني معقولة إنسان أم دين جوانا أم دين باكا كبر لا عقيدة باك كبر لا أخلاقي جوان كهرشي أخلاقي جوان يا توانم بلهم لإسلامك وبوتوا يعني معقولة تو إيجوري توا ببي باوري إيجوري توا بأخلاقي من نالم كفر يعني أواني كافرين حمو يعني بأخلاق بلام دور كوتنا ولا لديني خوا خوي بو خوي سرك يشي بوشي بو أخلاقي ناشرين برينا أخلاق لتشيوا يعني قيمة أخلاق لوتكي أخلاق لتشيوا بيعابي تهس كردن بمراقبة إخوة إسا خلق زورة بزي هي بس قد بزي أو كسانا أقابة بزي كسي كهستكا أجر بدم بروات دمي خلقوا بزي بخلقا بيتوا يارمتيان با أجل قاداشي لسر ولاقري قطونا أيوة تريان الله يعني هروها استكا مثلا أما إنسانيتها يعني اشتكوا الراوهش سوديكيني يعني باركي خود أدي يعني كاتكي خود أكوجي يعني هروها في الروج إيش سوديكيني بلام أمي تريان نا هستكا أو باريك أي بخشي أو كاتيك لبيناوي بزيهات نوا بهجاران وبفقيران وحتى بحيواناتشا هستكا أجري هي كي كسي كاتت توتيك أبيني تينويتي كاتت توتيك أبيني تينويتي باوري بخواني كابرا أجر حالتك إنساني بو دروز ببي دا أبزي مثلا توزي آي بي دا يعني شتيكي بوكا كي أو كسا وكو كسيك وايا ك بقناعته قناعتي وايا ك أو داني أو توتكا ويارمتي داني بو أوي نمر اللي أي خاطر بهشتو كي أمدو أنا وكو يقوايا يعني كي أمدو أنا وكو يقوايا فرقي زور زورة تو هر كاريك أي كي هستكي پاداشي لسر ورقري أواني بباورن هانا تشاكا لقل جنوم ناليا هي تشاكا لقل جنوم ناليا بس كي كسيك هستكا چاک بوون لەگەڵ ژن و مناڵە عیبادەت ئەمە کەی وەک ئەو وایە تۆ هەست کەی کاتێ چاکی لەگەڵ ماڵ و مناڵتا
تو اما عبادتك حستك خير دسك هر لا شاكيكي بسيطه وكشتيان بو كريكا نالي احتياج بن كبي يعني لبناي انا كوششكي بو اوي نيلي احنا الله كان مال من الله حتى وكو سرجي كردن كبي غمري خاص الله سبحانه فرمي انسان اجربه داشي دسك يعني تو سرجي لك الخزان تا بور رابواردن بور حزي خود بجيتيلي بلام لولا شوا يا غمري خوا فرمي في بضع احدكم صدقه يعني الصدقه ووين نيلي مالو منالد يعني وكو شون برسيتي يعني شهوتي برسيتي كان دا امريكاني بلام لولا شو شهوتي شتي اوتيان دا امريكاني يعني ما الفرق كي زور يعني بالراسي بويا بالتاكيد حرجيز وكو يقنين امدوانا حرجيز وكو يقنين ان الذين اشتروا الكفر بالايمان بالراسي او كساني كفريان كري ايمانيان بخشي بالراسي زرركي زوريان لاخوان دا زرر الاخوان هذا لن يضر الله شيئا ضلنيا بخوا زررناك لحديث اتو في غمر قال فرمي صلى الله عليه وسلم اجر انسو جنتان اجر اولين واخرين تان حموتان كوب بنول ليكشونا طبعا حدث دريجه ليكشونا دعوه كان لاخوي تعالى الدواي هر هم يجي بجي اكات وبجي هنا بي اوي لملكي كم بيتوا هل لو هنا افرمي اجر ليكشونا هر هم يبيدين به اولا ملكي خوا كمناك يعني زيان لاخوان هذا وهر هم شيء ايمان بينه اولا لملكي خوا زيادناك يعني ايمان وكفر شتيك بو خوته اگر ايمان بيني لم دنياي خود قازانجكي ولا قيامت شخوت قازانجكي اگر كافر يجبي لم دنياي خود زرركي ولا قيامت خود زرركي ولهم عذاب أليم بتأكيد وأنا سزايك زور بآزاريان بوهي ولا يحسبن الذين كفروا أنما نملي لهم خير لأنفسهم وكافر كان قماني وانا بن كوا جار خوي تعالى أداب دميانوا نملي لأنفسهم خيرا نملي لهم خيرا لأنفسهم هاي يسموه مولت خوي تعالى مولت أداء مولت لمهلته هاتوا يعني كات يا اخوي تعالى اداب دمي كسيك ونولي لهم او معنى كيت اداب تسيو بون من كابرات شنو كافر ابي اخوي تعالى هر دوله منيكا هر ملكي زيادك هر مثلا اشتكاني لجيانا بو ارات السر يعني الين وكو الين فرعون تمنيكي زوري كردوه شنو تمني كردوه بون من الين 400 سال نخوشي نبيني بقول يعني نخوشنا كودوا بلام بيغمري خوا صلى الله عليه وسلم يتسيكن لجياني انا خوشكوي دقاني مباركي اشكي عزيت اخوا منالكاني هر هموي خوي بيتمي لدايك ابي دواء ودايك شي امري لشش صالان ام جاب بابيره بناز ناس بيدركي اويش وفاتك على هش صالان ام جا دواء او كجنه هينيو منالي ابي جنه خوشوي طبعا او زور قرنجا يعني خديجه بيغمري صلى الله عليه وسلم حمها وكاري بيغمر بهم زور خوشوي سبحان الله خديجه لدسدا ما ميك هاوكاري زوري بو او ما مشي دسدا ك لدواي بابيري او بخوي كردو دواي اوش زور پشتگیری بو راس ناتو تسرديني پیغمبري صلى الله عليه وسلم بلام زور پشتگیری بو او جو فاتك لا يكسال وال او خديجه بالرزاه هرجوان بوفاتك بو هندل زنانا عامل حزن يعني صالي غمباري بو پیغمبري صلى الله عليه وسلم اگر شيخو عمل السنه ناتو ام كلمه بلام لو هاتو ام جا پیغمبري صلى الله عليه وسلم من علكاني دانا حوتن ششن قرنق اوي تشوار كتشو خلافه لو آية كريبوه يا دو كريبوه يعني هرهبوا الى جياني خويا وفاتك الا فاطمه نبي اويش في الين كان نزيكترين كانت اويش اقاتها يا سبحان الله راينا اخر مزور سخت يعني تولم حالته بلام اوي كافريش سيركي يعني بوي هيج يعني اما بوشي اما معناه اويا كام جيانب وبيغمري خاص الله سبحانه فرمي لا اخوي تعالى قيمتي بالام يشو ليك ازانن بوشي براينا دفر موتوچي خوشيد بيني لم دنيا تا ام دقيقه ام شركه ساعه بومباسك تا ما كاين بيشانده لزت هر او ما انك يسال اوروبا جيابه لخوشترين شوني ام جيانا جيابه بو ملكو باريكي زور كشي نبيني به نار راحتي نبيني به لقل كسيكي ترى خبر دوام لنا وناخوشي ونار راحتي به لم دقه بيك ولا شنو كويك واحد بس ذكريات ياك هي تشتر جيان واي ويلا روجي قيامتها
ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کافرێک کە ئیتر ناخۆشی نەبینێ لەم ژیانی دنیایە یەک ئەوە هەڵێژەن ئاگری جەهەنەمە و دەریەکەن پێڵێن قەت خۆشیت بینیان لە دنیاژە قەت خۆشیم نەبینی ئیماندارێکیش کە حەچی ژیانی ناڕەحەتی بووە ئەیبەن باشتێکی بۆنێکی باش دەکات و یان شتێکی باش دەبێن و دەریەکەن ئەڵێن قەت ئەو ئیماندارە ئەبەن بۆنێکی باش یعنی هێشتا نەڕۆیتە ناو لەزەتەکانی نەبینیوە ئەڵێن قەت ناخۆشیت بینیوە لە قەت ناخۆشیم نەبینی ئەوە مەسەلەکە یعنی ئەم دنیاە ئەگەر چەندە ناڕەحەتی بینیوێ ئەگەر لەسەر ئیمان بینی بێتت رازی بوو بی بە قەدەری خوا رازی بوو بی بەو مصیبەتانی کە خوا بۆتی ناردووە و ناشکر نەبی ان شاء الله تعالى هەمووی لەسەر هەمووی بە ئەجر بۆت حەساوە هەمووی ئەبێتە کەنز ئەبێتە گەنجینە بۆ لە ڕۆژی قیامەت زۆر گرنگە خۆشەویستەکانم بۆیە ئەفەرمێ ولا يحسبن الذين كفروا باو كافرانا كوالا ژیانە ئەو پەڕی ها بەختەوەرن مولکێکی باش پارەیەکی باش ژیانێکی باش أنما نملي لهم خيرا لأنفسهم با وانەزانن ئەوەی کە ئێمە يعني دامانەتە دەمیانۆ خير لأنفسهم چاکە بۆیان بەخوا چاک نییە إنما نملي لهم ئەو دانە دەمەوە بۆ چییە ليزدادوا إثما بۆ ئەوی تاوانی زیاتریان بەسەرا بێ و عذابێکی زۆرتر ببین لە ئاگری جەهەنەمە ولهم عذاب مهين وسزایەکی زۆر ڕسواکەریان بۆ هەیە مهینەوە معناکەیەتی يعني لە ئیهانەوە هاتوو نەمان بیست ئەڵێ کابراڵە ئیهانەت کردم يعني ڕسوات کردم ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب أو امتحان تاقي كردوانشي كبسري إيمان دارانا دي أو تنها يعني قد نابێت يعني ئیماندار بڵێ ئیماندارە موتۆر بکەوێتە خۆشیوە نە والله خوای تعالی تاقیمان نەکاتەوە تا بزانێ کێ چاکە و کێ خراپە خەبیث يعني خراپەکار ئەوەی کە هاتۆتە ناو مسلمانانەوە هاتۆتە ناو ئیماندارانەوە هاتە ئیمانی بە پێغەمبەر هاوتە هاوردووە بەڵام بەدەم لە دڵەوە نییە و تەنها فرتوفێڵەکە لەگەڵ ئەو کەسەیە کە بەڕاستەقینەی لە ناو دڵەوە ئیمانی هێناوە ئەم دوانە فەرقیان زۆرە ئەمە نابێ مسلمان ئەمانە وەک یەک وابن لە دنیاە و بەرچاو بەڵکو خوای تعالی تەمیزیانەکە تاوەکو دەرکەوێت کێ ڕاستەکە و کێ درۆکە چاکەکار کێ و خراپەکار کێ وما كان الله ليطلعكم على الغيب طبعا هەرگیز خوای تعالی غیب و پەنهانیەکانتان پێ پیشان نادا ئەمە قەراری خوایە ولكن الله يجتبي من رسله من يشاء تەنها خوای تعالی هەندێک لە پێغەمبەران هەڵە بژێرێ و هەندێک غیب پیشانی هەندێک لە پێغەمبەرەکانێدا هەندێک ئەوەی کە پێویست بێ ئەگینا غیب و پەنهانیەکان کەس نایزانێ ئیلا پیشانی کەس نادرێ ئیلا ئەوە نەبێ ئەو تۆزە نەبێ کە خوای تعالی پیشانی هەندێک لە پێغەمبەرەکانێدا ئەویش ئاەتێکی تری لەسەرە تقریبا ئاەتەوە ئەو ئاەتەی سوورەتی جنە یەکەگرێتەوە كخوي تعالى فرمي عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا خوي تعالى خوي عالم الغيب وغيب بشان هيك كسيك نادا إلا من ارتضى من رسول إلا من ارتضى من رسول سورة جن آياتي بسوششو بسحو هيك وزور نزيكن فآمنوا بالله ديك وابو خلقنا إيمان بخوا بينن باوري راستقنا بخوا بينن ورسوله وبابا في غمركانشي وإن تؤمنوا وتتقوا فلكم أجر عظيم أجر إيمان بينن هو باريز بن لنا فرماني كان إخوة في غمركان إخوة بهمو زمان في غمر إخوي وإما إيمان من بخوا وبهمو في غمركان هي وبتعبت في غمر إخوة صلى الله عليه وسلم ككوكروي أخلاق وصفات همو في غمران كالتواوكري كاري همو پیغمبرانه ایمان من پیه اگر ایو ایمان بینن و فرمه و تقوای خوا بکن و نافرمانی و سرپیچی پیغمبرکان مکن نکن ولا فرمانی در نچن براسی اجر و پاداشتکی زور گورتان هەیە لێرە مەسئلەکە دێتە سەر ئەم جا دێتە سەر باسی بەخشین ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم خەڵکانێک هەیە خوای تعالی بڕێ فەزڵی پیان داوە
فەزڵی علم بە دەرەجەی یەک، علم زۆر گرنگە، فەزڵی دەوڵەمەنی و پارە، فەزڵی هێز و توانە، و هەر فەزڵێکی تریش کە تو بتوانی چاکەکاری یعنی لی ببەخشی خەڵک سوودت لێ ببینێ، قەت وا نەزانن خەڵکانێک ئەنی ئەو خەڵکانەی کەوا خوای تەعالا ئەو فەزڵانەی پێداون و ئەوان ڕەزیلی لێ یەکەن و بەخیلی لێ یەکەن نایبەخشن بە خەڵکی، یعنی نایڵن خەڵک سوود لەو بەخششەی کە خوا بە ئەمانی داوە نایڵن خەڵک سوودی لێ ببینێ یان هیچ نەبێ دەست ئەگرنەوە کەمێکی نەبێ، ینی کەمێکی نەبێ ئەدەن بە خەڵک، یان کەمێ لەو بەهرە و بەخششەی کە خوا پێیانی داوە ئەیبەن بە خەڵک وا نەزانن ئەوە خێرەوە ئەوان، ینی خوای تەعالا تۆ موڵک و پارە و سامانێکی پێداوی علمێکی پێداوی و نایدەیە بە خەڵک لی نابەخشی بە قەدەرێکی کام زۆر کەم نەبێ، یعنی بە کوردیەکەی بەخیلی بە کوردیەکەی لە ئەڕۆیتە ڕیزی بەخیل و ڕەزیل و چروکەکانەوە وا نەزانی ئەوە خێرە بۆ تۆ، بۆ نمونە تۆ زەکاتت یان خێرت یان سەرفترت وەکو پارە لایانی پارە تۆ نایدەی یان ئەگەر بشی دەی کەمێکە دەی وا نەزانی ئەوە کارێکی چاکت کردووە بڕ زۆرت بۆ خۆت ماوەتەوە، نەخوای تەعالا فەرمێ وا نەزان ئەوە خێرە خێری ئەوانە بەل هو شەڕ لەهم بەڵکو ئەوە شەڕە بۆیان سيطوقون ما بخلوا به يوم القيامة. ئەگەر پارە و پول بێ ئەبێ بە تەوقێک بۆ ملیان بەڕاستی ئەکرێتە ملیان ئەبێ بە بارێکی قورس بەسەر شانیانەوە ئەو علمەی کە هەت بۆ نەتبەخشیە ئەو پارەی کە هەت بووە و خێرت لێ نەکردو و زەکاتی حەقی شەرعی خوای پەروەردگارت لێ نەداوە و حەقی ماڵ و مناڵ حەقی خزم و کەسوکار خبرەی نەما هەمووی حەقە جگە لە زەکات برا زەکات ئەوە حەقێکی شەرعیە بۆ خەڵک، ئەی بۆ ژنەکەت، ئەی بۆ مناڵەکانت، ئەی بۆ دایکت، ئەی بۆ باوکت، ئەی جاری وا هەیە برایەکت احتیاجە و تۆ هەتە و هاوکاری ناکەی لەوانەیە لەلایەنی زەکاتەوە حەقی نەکەوێ احتیمالە لەو بوارەوە، بەڵام خۆ لەلایەنی ترەوە حەقی برایەتی هەیە بەسەرتەوە، زەکاتت داوە بەڵام خزمێکی زۆر نزیکە تووشی مقدەرێک بووە تۆ بەدەمێەوە نابی، موسڵمانان پێویستیان بە تۆیە لە بڕێ بوارە تۆ دەست شل ناکەی، بۆیە خوای تەعالا فەرمێ سەیطوقون ئەوە ئەبێ بە تەوقێ بێ بە بارێکی زۆر گران بەسەریانەوە لە ڕۆژی قیامەتە، سەیطوقون ما بخلوا به يوم القيامة ولله ميراث السماوات میراتی ئەرز و ئاسمانەکان و هەرچیش تایە هەیە هەمووی بۆ خوایە. حیساب سیاران ئێمامانە دڵمان خۆشەی خۆمانەوە نیە وەڵڵاهی تۆ نییە ئەو قەسر و قسوورانە. من لە میسر بووم کابرا کاتێک باڵەخانەیەکی گەورە و بەرزی دروست کردووە لە بەردەمی باڵەخانەکە قوتعەیەکی هەڵواسیوە پێش ئەو ڕاتە بۆی دایمەن لەبەر چاوی بێ نووسویەتی الملك لله، اینجا نووسێتی عیمارەی فلانە کەس باڵەخانەی فلانە کەس پێشان نووسێتی الملك لله، یعنی من هیچی من نییە هی ئەوە بەڵام من تەنها خزمەتکارێکم ئەمڕۆ هامدا ئەم مەسئلە هام لە سەر ئەم کارە تەنها وەک خزمەتکارێک. ولله ميراث السماوات هەر میراثێکی بۆ خوا مێنێتەوە ولله ميراث السماوات والأرض خوا ئەبێتە خاوەنی وەلو ئێستا خاوەنیشێتی بەس ئەخیرش تەنها خوا خاوەنێتی هەر تەنها خوا خاوەنێتی والله بما تعملون خبير وخوای تەعالا ئاگادارە و زانایە بەوەی کە ئەیکرد. برادەرێک بۆی باس کردم وتی تازە بۆتە ئیمام و خەتیب وتی زۆر بێتاقەتە بووم لە خەڵک یەکێک ئەهات ئاو دەستەکانی توالێتی مزگەوتەکەی پیسە کرد، یەکێک ئەهات دەستکاری سبلتێ کرد، یەکێک ئەهات تەدەخولیە کرد، مامۆستا لەم خوتبە ئەمە باس کە یەکێک ئەهات ئەیوت ئەمە بکە، یەکێک ئەیوت ئەوەندە بێزار بووم ئەوەندە بێزار بووم خەریکم مێشکمە تەقی وتم باشە من بۆ وام کرد بۆ بووم بە مەلا بۆ ئەم هەموو مەشاکلە ئاخر بابە وتی ئەو کاتە زانیم ئەرکی مەلایەتی لە هەرچی ئەرکی ئەم دنیای هەیە قورسترە چونکە یان ئەو هەموو عالەمە ڕۆکاتە تۆ ئەبێت تۆش هەر بەدەمیانەوە بی. وتی هەستم کرد کارەکە زۆر گرانە وتی زۆر بێتاقەت بوو گەشتم بە مامۆسایەکی تر بۆ میوانی ڕۆیشتین بۆ ماڵیان وتی ئیتر باسی خەم و خەفەتی خۆمم کرد و ئەمڕۆ چوومەتە گژی فلانە و لەگەڵ فلانە کەساتێکم داوە و ئەمەم کردو. وتی مامۆستا فلانە کەس وتم بەڵێ وتی مامۆستا ئێمە ئەگەر بەو شێوازە معاملە بکەین ناتوانین بەردەوامی، ئێمە ئەبێ بزانین کە مزگەوت ماڵی خوایە ماڵی خوایە و ئەو خەڵکەشی کە دێ بۆ مزگەوت میوانی ماڵی خوایە
و ئێمەش خادم و خزمەتکاری ماڵەکەی خۆی. تۆ ئێستا لە ماڵی پاشایەکە، لە ماڵی کەسێکی دەوڵەمەنە، تۆ خادمی خزمەتکاری دەرگاوانی لە باخچە ئیشەکەی باخەوانی، یعنی هەر ئیشەکەکەی هەر ئیشێ کاتێ میوانی ئەو کابرایە دێ مەسەلەن شتێکە کا بە دڵی تۆ نییە لە ئیشەکەی تۆ قورسەکە شتێ فڕ ئەدا مەسەلەن دەرگاکە ئەشکێنن شتێکی ئەشکێن یا مەسەلەن هەندێک لە دارەکان زەرری پێگەن بۆی هەیە بچێتە گژی میوانەکانی کاربەدەستەکان یان ئەو مەسئولیان ئەو بۆی هەیە ئەچێتە گژیانە یا ئەم دانرا خزمەت بکە. ئێمەش ئەریاوە ئەگەر بەو شێوە بیرمان کردەوە ئەو تەحملی خەڵکەکەین، بەڵام ئەگەر بەو شێوە بیرمان نەکردەوە بەڕاستی وا هەستکەین ئەمە ماڵی ئێمەیە، هانێ کەسێ جاجار لە وتارەیان هەڵەسێت و ڕابێڵە کاکە ئەم مزگەوتە ماڵی حکومەتە ئاسێکە چەند غەڵەتە، ینی من مۆزەفی حکومەتم، من بەڕێوەبەرم لێرە. بەڕێوەبەری چرا؟ تۆ خزمەتکاری. مەلیکی سعودیە لە سەرەتا ئەو مەلیکە چاکەوە کە مەلیک بووە تا ئەمڕۆ ناو خۆیانە نا خادم لە حرەمەی شەریف. ئەگەر چی ئەم سەرسەریەی ئەم ئەخیرە بەڕاستی هەموویدا بە ئاوە، بەڵام ئەوانی تر وەک خادم معاملەیانەکە لەگەڵ ضیوفی ڕەحمان. ئەو خەڵکە دێ بە ماڵی خوا تۆ خادمی مەچۆ بەگژی خەڵکە، خەڵک ڕاومەنە، خەڵک دەرمەکە. وتی واللهی لەو دەقەوە ئیتر وتی نەسم بە ئیسراحەتێکی زۆر کرد. وتی کاتێک خەڵکی دێ شتێکە شکێنێ وتی احتیادیە لە بەڕوون هەپارەی خۆیانە ئەیخەنە دەخیلەکە ڕوون بۆیان چاکەکە دوشت و ڕێژ نابێت. وتی کاتێک خەڵک دێ دەستکاری سبلێتەکە تووڕە نابێت. قوتعەیەکم نووسی ئاگاتان لێ بێ ماڵی خوایە و دەستکاری مەکە، بەس لەوە زیاتر تووڕە نابێت. کاتێک خەڵک دێ ئاو دەستەکان پاکە یعنی پیسەکە توالێتەکان پیسەکە، وتی من جوانەوە ئەوان ڕۆیشتم دوای عیشا دەستەکەم بە پاکردنەوەی توالێتەکان و من ئیشم خزمەتە. هەر ئەمە ڕووەدا مرۆڤ وایە بە شەرەکان وان خۆ ئەبێ وان نەکەن، ئەو خەڵکە ئەدێ ئەبێ ڕێز لە ماڵی خوا بگرێ، بەڵام ئەی خۆ دێتر خۆ خەڵک هەمووی وەکیەت وانی. ئەگەر ئێمە بیژڵێن دوو ڕۆژ بنە گیانیان ئەوە هەر ئاوان طبیعەتی بە تایبەتی لە وڵاتە ئێمە کە سەقافەت کەمە، کە ڕۆشنبیری کەمە لە معاملە لەگەڵ شتەکانە. جا ئێمە ئەگەر بەو چاوەوە تەماشا بکەین کاتێ دەوڵەمەنین هەستکەین ئەو پارە مڵکی خوایە لای ئێمە، کاتی وەزیفەیەکمان هەیە هەست بکەین ئەو وەزیفەیە ئێمە لە بەشێک لە مڵکەکەی خوا خادمین. یعنی ئێستا بۆ نمونە ئەم کاربەدەستانی خۆمان ئەگەر هەستکان خادمن ئاوا معاملاکەن، ئەگەر هەستکان خادمن ئاوا معاملاکەن هەرگیز. جاری وا هەیە ئەم هەست پێکردنە لەلایەن کەسێکەوە لەوانەیە ئیمانی وەکو ئێمە مسلمان نەبوو بێ، وەکو مەسیحیە کابرایەکە لە دینەوە ئەوەی وەرگردووە، هەر لە پەیامی پێغەمبەران وەریگردووە، گەرچی دینەکەیشان ئەمڕۆ دەستکاری کراوە بەس وەریگردووە. کابرای ڕئیسی بەرازیل ئەو ڕۆژەی کە پێشەوەی بێدە دەسڵاتدار و هەڵی بژێرن وەکو ڕئیس، هەر سیارێکی بچووکێ بووە دوای ئەوەشی کە دەریان ئینەکەی کرد ئیشەکەی یعنی لە بەسیاری حکومەت هاتوچۆی ئەکرد و کارەکانی بەجێ کرد. دوای ئەوەی کە ماڵ ئاوایی کرد لە قەسری ڕئاسە دوای 4 ساڵەکەیان دوای چەند ساڵ ڕئیس بووە، ڕۆیشت هەر ئەو سیارە ئەو ماڵە کۆنەی تەواو. یعنی ئەمە ئیشی مسلمان ئاوە. بۆیە تەماشاکەی ڕئیسەکان لە وڵاتەکانی تر بەهۆی ئەو پەیامی پێغەمبەرانەوە کە پشتێک لە پەیامی پێغەمبەران لە دینەکەیانە ماوە ئاوا معاملەک بە تایبەتی مەسیحیەکان چکە پەیامەکانی عیسا کاریگەری هەیە لە نایانە ئەگەرچی لەلایەنی تەوحید و خەلەلیان هەیە. جا هیوادارم ئێمە وا هەستکەین ئەو مڵک و ماڵی هەیمانە هی خوایە، وا هەستکەین ئەو وەزیفەیە ئەو علمە فەزڵی خوایە دایەتی ئێمە. ئەمە فەزڵی خوایە براینە، ئەمە فەزڵی خوایە، ئازایی من و تۆ نییە کە خوا دایەتی ئێمە و بە ئەوی نەداوە ئیمتیحانی من و تۆەکە، ئیتر باز زۆر زیادە ڕەوی نەکەین. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.